مزگەوتی گەورەی ڕانیا یەکێک لە گرنگترین و گەورەترین مزگەوتەکانی شاری ڕانیا لە پارێزگای سلێمانی. ئەم مزگەوتە ناوەندێکی سەرەکیە بۆ عیبادەت و کۆبوونەوەی خەڵک کە دەکەوێتە ناوەڕاستی شاری ڕانیا و نزیک لە بازاڕ و شوێنە گرنگەکانی شار. مێژووی دروستبوونی مزگەوتەکە دەگەڕێتەوە بۆ چەندەیەک، واتە دەکەوێتە سەدەی 20م. لەبەر ئەوەی ئەو کاتە شاری ڕانیا بەو شێوەیە پێشکەوتنی بەخۆیەوە نەدیبوو، بۆی بە گوێرەی بارودۆخەکە ئەم مزگەوتە بە شێوەیەکی سادە و ساکار دروستکراوە. ئەو کەلوپەلانەی تێدا بەکار هاتوون زۆر سادە و سەرەتایی بوون کە بریتیە لە دار و گەچ و چەندان کەلوپەلی تری سادە. بەڵام لەگەڵ پێشکەوتن و گەشەی شار ئەم مزگەوتەش پێشکەوتنی بەخۆیەوە دی و چەند جارێک کاری نۆژەنکردنەوە و جوانکاری بۆ کراوە و لەگەڵ ئەوەشدا فراوان کراوە. بەناوی خوای گەورە و میهرەبان بەخێرهاتتان دەکەم. بەنسبەت مێژووی ڕانیا شارێکی تقریبا کۆمەڵایەتی باری کۆمەڵاتی تێدا پتەوە بە چەندین مزگەوت و شوێنی ئاینی و لاقەتێک کۆمەڵایەتی پتە و دەناسرێتەوە. یەکێک لەو شوێنانەی کە مای شانازی فەخری و شارەکەمانە مزگەوتی گەورەی ڕانیە. مزگەوتی گەورەی ڕانیە کە لەوەتی ئەم شارەکە بوونی هەیە کە تەمەنی چەندین زیاتر لە 200 ساڵ دەبێت. مزگەوتی لەگەڵ ئاوەدان بوونەوەی شارڕانیە ئەو مزگەوتش ئاوەدان بۆتەوە. ئەو مزگەوتەش کە ئەوەی جوانی کردووە و گەورەی کردووە و پیرۆزی کردووە، سەرچاوێکی ئاوی جوانی تێدایە کە بەناو پەخش دەبێت بەناو شارەکەدا دەڕوە. پێشتر ئەو شارە لە سەردەمی چاخی ڕابردوو لە 60ەکاندا ڕانێ دەڤەرێکی کشتتوکاڵی بووە. ئەو ئاوە بەکار هاتووە بۆ تووتنکردن و زەرعاتکردن. ئەو مزگەوتە شوێنێکی پیرۆزی هەیە و خۆشەویست و مەکانێکی بەرزش هەیە لە ناو جەماوەری شاری ڕانیا. ئێستا حالیان خواردن بۆ هەژارانش تێدا دروست دەکرێت کە ڕۆژانە نیڕۆیان جەمێک خواردن دەدرێت بۆ کەسانێک کە میوان و هەژارن لە شارەکەماندا. مزگەوتی ڕانیا مزگەوتێکە کە مەکۆی کۆکردنەوەی بازاڕ و ئەو کەسانەیە کە کەسابەتی تێدا دەکەن بۆ شوێنێکی ئاوەدان و پیرۆز و خۆشەویستە لای جەماوەری ڕانیا. پێشتر ئەو مزگەوتەکە دروست کراوە بەرد و گەڵ بۆ دوایەوەتە بەردی نەقاڵ. دواتر تقریبا ماوەی 20 ساڵێک دەبێت جارێککە نۆژەن کراوەتەوە لەلایەن ئیغاثەی ئیسلامی. جارێکی تریش جارێککە دەستی پێدایانراوەتەوە لێ کراوەتەوە بۆ دیزایانێکی ئێستایەوە دەبن دیزایانێکی ڕێک و پێک و جوان سەردەمیانە کە شوێنێکی پاک و خاوێن و جوان و ئاوەدان و قەرەباڵغا. دیارە مێژووی ئەو مزگەوتە من لە دایک بووی قەڵاتم. من لە دایک بووی قەڵاتم ئەلێرە لە دایک بووم. ئەوەندی تەمەنی خۆم هەیە کەوە بیرم دێ لەو مزگەوتەی نوێژم کردووە و هاتووم چۆنم دیوە چی لێ هاتووە ئێستا بۆ جەنابتانی باز دەکەم. دیارە ئەو مزگەوتە قوڕ بوو، دیوارەکانی هەموو بەخشتە بوون، هەموو لەسەر کۆڵەکان بوون، کۆڵەکەی گەورە گەورە ئەندانا بوون و جا پان بۆ کردبوون لەو سەری بۆ سەری دەڕۆی. ئێرە کانیەک بوو ئەو ئاوە بێرەدا دەهات، ئەو ئاوە لێرە دەڕۆشتە خوارێ ئەلێ شینایی لەبەر دەکرێت، ئەلێرە سەڵق و توور و کەوەر و تەڕەتیژە و تووتن و ئەو ئاوە ئەبە دەرچێ مزگەوتێدا دەچۆ خوارێ بەردمان دانابوون. ئەمە ماڵمان لە قەڵاتێ بوو، بەردمان دانابوون بە بەردەکاندا دەپەڕینەوە دەچوینە ئەو بەرەو بەرمان دەکرد. بیت زەبەت نازانم چ ساڵێک تێکیاندا، نازم ساڵی چەند تێکیاندا کردیانە بلۆک، کردیانە بلۆک هەتا ئەو ماوەی کە ڕەتی ئیسلامی ئەوانە پەیدا بوون و هاتن چایان بە مزگەوتەکەیدا کێشا و کتیانە ما و مزگەوتەی تێک دەدەین و چاکی دەکەین ئینشەڵڵا.
ئەو کانیا زۆر خۆش بوو، خەڵک زۆر ئیستیفادەی لێ دەکرد. بەس بەهۆی ئەوەیەوە کە ئەو پان داکوتان و ئێران زۆر هینکرد، ئاوەکە زۆر درانگ دەژیتەوە. ئێستا ئەو ساڵەکەینێ بە بارانێکی زۆرەوە الحەمدولیلا زوو ژیەوە، دەنا پارەکەینی هەر زوو ئیشکی کرد ئاوەکە نەبوو. ئەو کەتەی مێژوی ئەو مزگەوتەی بۆ خەڵکی ڕانیە، بۆ خەڵکی ناو بازاڕی شتێکی زۆر گەورە و زۆر خۆشیشە. کابرا ئەوە نییە بڵێ دوکانیدا دەخەم 10 دقە بڕواتە دەگاتە مزگەوتێکی نوێژەکەی دەکا، هەمووی 5 دقەیە 2 دقەیە دقێکە. کابرا دێ نوێژەکەی خۆی دەکات و ئیسفادا لەو ئاوەی دەکەین و بنێو بازاڕەکەیدا دەڕواتە خوارێ و خەڵک شتێکی جوانە و وە مزگەوتی گەورەش ئەلحەمدولیلا خەڵکێکی زۆر چاکی بەسەر ڕادەگات و پاک و خاوێنی زۆر دەکەن و زۆر خۆشیان کردووە و خەڵکێکی زۆر دێ ڕوودە مزگەوتەکەی دەکات وەکو بە خۆتان جەنابتان دی بەقەت جومعەیەکی قەڵە باڵغ بوو. شێوازی بیناسازی بینایەکی گەورە و فراوانی هەیە. هەڵگرتنی ژمارەیەکی زۆری نوێشکاران، هەبوونی قوبە و منارەکانی یەکێکە لە تایبەتمەندەکانی ئەم مزگەوتە. بەکارهێنانی شێوازێکی سادەیە و بەڵام جوان و سەرنجڕاکێشە. مزگەوتی گەورەی ڕانیا وەک زۆرێک لە مزگەوتەکانی تری خاچی کورد کاریگەری زۆر باشی هەبووە لە ڕووی پێگەیاندنی دەیان فەقێ و مامۆستای ئاینی کە دوازار ئەوانیش کاریگەری گەورەیان هەبووە لەبەرەو پێشچوونی ئاین و کاریگەریە کۆمەڵایەتیەکان. الله أكبر الله أكبر الله أكبر الله أكبر أشهد أن لا إله إلا الله أكبر. الله أكبر. سمع الله لمن حمده. السلام عليكم ورحمة الله. الله العظيم. استغفر الله استغفر الله استغفر الله العظيم. أعوذ بالله من الشيطان الرجيم. الله لا إله إلا هو الحي القيوم. مەلاو مامۆستاکان خزمەتێکی زۆر باشیان کردووە لە ڕووی دەرس و کێشە کۆمەڵایەتیەکان. تایبەتمەندەکانی ئەم مزگەوتە لەبەر ئەوەی کەوتۆتە ناوەندی بازاڕی شاری ڕانیا جیا لەوەی جێگای خواپەرستیە سوودێکی زۆر باشی هەیە بۆ کاسبکارانی ناوشار. یەکەم جار دار بوو، دوو باش بوو بە شەکی مزگەوتە لەو لای نوێژوان دەکردن، ئەمە یەکەم بوو. دووهەمیان ئیغاسەها دروستی کرد کە دروستی کرد بوو بە مەسەلاح. دووهەم جار بوو بە مەسەلاح، خوا ڕەحمی کرد دیدی بە مەلامان ئەوەندە زۆر و ماشەڵڵا مەلا سید کاکە بوو، مەلا ئەحمەد بووە، مەلای بۆ شیری بۆ چەند مەلامان گۆڕیون لێرە لەگەڵ هەمووان یەک بووین، هیچ قسوورێکمان لە مزگەوتێدا نەکردووە. خوا خێری مسڵمانانیش بنووسێ نانێت تۆ پەکمان بکەوێ بە هیچ جۆرێکی. ئەنجامە هەتا دەمرین
لخدمة ماڵی خوای داین مزگەوت جێی دەگۆڕێ بۆ بەس سەلاحیان کردو بۆ خۆی گۆڕا و کردویانە و حکوومەت کردوێتی بۆمان و مزگەوتەکە گەڵ بوو بۆم باس کردن مزگەوتەکە گەڵ بوو بە خشتە دروستکرا بوو هەموو کۆڵەکەی گەورە گەورەیان بۆ چاند بوون جا کاریتان بەسەر داهێنابوون و ئاوا لەسەر کاریتەکان ڕاوەستا بوون لە دوای پاش قەدەرێکی زۆر ئەوتوەرێ هاتن هەڵیان وەشاند و کردیانە بلۆک و کردیانە بلۆک ئەو کەسەی کە دوا ڕژێمی سەدام ڕووخا و کە ئیزابی ئیسلامی ئەوانە پەیدا بوون و هاتن ئێران ئاوە خۆش کرد و چاچیان کرد بەڵە ئەلێ ڕاتوو بوو هەتا دەچۆ خوارێ ئەلا هەموو توو بوو ئەو ئاوا بە بنتووەکاندا دەڕۆیی خشتە و شتیوان دانابوون بەردیان دانابوون خەڵک دادەنیشتن جا کابرا ماسی لە بن دەفرۆشتن ماستی لە بەر دەفرۆشت بوز و شتیوان لە بن دەفرۆشتن ئەوە هەموو توو بوون بەس ئەگەهاتن ئێران تێکدا و ئەوان لەکرد توو شتەکەشیان هەموو هەڵقەندن و وەچی ئێستا زەنابتان دەیبینن وەڵا جا مامەسە مەلا حەمەدی مینی لێبوو مەلا ئەحمەدی لێبووە ئەو مامۆستایی ئەلێرێ پاش وڵڵەهی ناوەکەم بچێتەوە مەلا عاجی لێبوو مەلا عاجی کۆم بوو زۆر لێرە فەرە پاشی مەلا عاجی مەلا حەمەدە مین هاتووە مەلا حەمەدە مینی مەلا ئەحمەد هات دوای مەلا کەمال هاتوو مەلا کەمال بوو دوای ئێستا بۆ سێ چوار مەلای هەن مەلا مستەفا خەتیبە و کاک مەلا مەحموودەوە حەسران دەکا و نیۆڕانیش کاک مەلا عەبدوڕەحمانە و سەرچاوەدار لەلایەن خێرخوازێکی هەولێرەوە دابین کراوە شێخ باس کە کەسێکی مەشهورە لەسەر ئەرچی ئەو خواردنە حاضر دەکرێت دەبەخشێ بە هەژاران خوا خێری ئەویش و هەرچەندە هاوکاری خەڵکی تریشی لەگەڵە وەڵاهی زیاتر لە 1500 بۆ 2000 متر دەبێت حرەمی مزگەوتەکەی تقریبەن ئەو وەکو بۆ خۆتان دەیبینن زیاتر لە 600 کەس کە تێیدا ڕۆژانە جەماعەت دەکا بە تایبەتی جەماعەتی عەسران کە لە هەموو کاتێکی ئاوەدانترا بە حکم ئەوەی خەڵکی بازاڕ و دەور پشت هەمویان دێن نوێژ لێ دەکەم جەماعەتی لێ دەکەم وڵای ئەمن مامۆستا مەلا حاجیم بەبیر دێتەوە کە زیاتر لە 50 ساڵ لێرەوە پێش بوو خوا بە ڕەحمەتی خوات و دوای مامۆستایەتی مەلا محەممەدی بۆستێنی بەلا بابەکری بۆستێنی کە مدەڕسیش بووە و لێرە حجرەی فەقیانیشی لێ بووە دەرسشی گوتوتەوە دوای چەندین مامۆستا بە دوایەکدا هاتوون ئێستاش حالیان مامۆستا مەلا سفای خەلەکانی ئیمام و خەتیبە و مزێچێکم لە پێشۆژەکانی ئەو مزگەوت ئەو سەرچاوی ئەوە کانیەکە کە باران دەبارێ ڕانیە با دوو شوێنی ناسراوەتەوە بە سەرچاوی ئاوی قوڵەکە زیاتر لە نیوەی خەڵکی ڕانێ مستەفیدە لە سەرچاوی ئاوی خواردنەوەیان لەو سەرچاوەیە مزگەوتی ئێرشکەکانەکەی بە مەشهورە بە شوێرەکانی کە بارانێکی زۆر باری ئەسا ئەو ساڵ زیاتر لە 3 جار ئەو کانیە زیادی کردو و تەقیوەتەوە ئێستا تقریبان زیاتر لە چەند ئاژدی ڕێک ئاوی لە بەردەڕوا کە شوێنێکی هەتا گەرما و گەرماش بێ ئاوەکەی سارد و خۆشتر دەبێت باسی چاوەکانیە ئەمن کە لێرە بووم ئەم کانیە نەبوو ئەم حەوزە هەر لەسەر حازرا لات جۆگان بۆ کرد بۆی لە دەڕۆشتە خوارێ هەستاناتی میقاتە لەگەڵ ئەم مزگەوتەی ئەو سەرچاوان بۆ کرد ئەو سەرچاوەش ئەو پایان تێکرد پاکان تێکرد ئاوەکان قەتع بوو کە قەتع بوو ئەگە بارانی زۆر نەبێ ناژێتەوە ئەوش خوا ڕەحمی کردوێت تا ئەوە باران زۆر بوو الحەمدوللیلا ئەو تەرەقی کردووە قوربان فەقێ لە ئەو هینێدا بوون ئەمە حجرە بوو ئەو دیوە ئەو دیە مەلا ئەحمەدی گەورە بێ لە ئەو مەلا ئەحمەدی کە عەمری خوای کردووە ئشکەمان هەبوو لە سلێمانێ ئەو فەقیە بوون هیچ ئەوەم دیوە بناکەی کە ئاو بووە هەریان قەند بووە وەختی خۆی کە دیواریان لێکرد ئیغاسا ئەو ئاوە هەبوو بەڵام ئەو بەردانەی کە دانراون زمانی
هینێکی 200 ساڵ 500 ساڵ دەبێدانراون هەر مابوو جیوارەکانی من ئەوم دیوە بەڵام توم نەدیوە لێیدا لە ئێرەدا هیچ دەرێمان نەبوو ئێستا بێ بەرامبەر ئەمە هیچ دەکەین بە خێرخوای عومەرە و مامڕچوو بە ڕەحمەتێ و بەبێ بەرامبەر ئیشێ دەکەین ئەو نێویکە سەرباز بووە شێخباز لەوێەوە هاتووە لێرە هاتووە بە هەموو مەسوولەکاندا هاتووە هەموویان بڕیاریان داوە ئەجا نازانم بەش شێخباز دەیکا پێما بە هەر شێخباز دەیکا سوودی زۆرە بە خەڵکی بەعزار ئەو مزگەوتە بۆ خەڵکەکەی هەر زیوێکە ئەی کابرا وەکو نیو سەعات بەڕێدا بڕوا یان 10 دقە بەڕێدا بڕیا 5 دقە بەڕێدا بڕ هەتا دەگاتە مزگەوتێکی بە دەقێک بە 2 دقان دێتە ژووری مزگەوتەکەی و ئاوی چاک و ئاوی گەرم و ئەو تا جیزەری گەورە لەسەر بانێ و بۆ سەرما و گەرما ئەو سەفەرەی یەک سیفەتێکی چاک بۆ نیوەڕۆیان هەموو نیوەڕۆیەکی ئەو هەموو خەڵکە نانی لێ دەخوا گوێلێ کاکە هەموو نیوەڕۆیان ڕەمەزانان بۆ ئێواران بوو ئێستا بۆ فەقیران بۆ نیوەڕۆیان ئەو خەڵکە دێ لێکوانە ئیسفادێکی زۆر دەکات و هەموو نیوەڕۆیان گۆشت و بریسێ بۆ فەقیران بەس بەهاران دەژیتەوە ئەگە باران زۆر بێ دێ ئاوەکە دێ بەس ئەو ساڵەکەنێ الحەمدولیلا زوو ژیەوە بەس پار زۆر درانگ ژیەوە دەناگە ئاوەکە بێ هەتا پاییزێکی درانگ ئەو ئاوا دەبێت ئەگە باران ئاوا بێت تا ئەو ساڵەکەنی شەڵا هەر ئیشک نابێت وەڵڵاهی جا من ئەگە حەفتا حەوت و حەفتا و پێنج و ئەوانە ئەگە هاتین ئەوانە لێرکوانە ئەم ئەوەندی گەوە بیرم دێ ئەم مالی 66م ئەوەندی گەوە بیرم دێ ئێرە گەڵ بوو گوێ لێیە ئێرە گەڵ بوو ئەو بەرزیوینەی نەبوو ئەلێرکوانە بەردیان دانابوو خشتە و شتیوا دەسوی لە سریادا دەنیشتی و لەسەر کانێکی دەستمێژمان هەڵدەگرت بەس دوای ئا تێکیاندا و ئاوان لێ کرد شایانی باسە جوانی ئەم مزگەوتە لەوەیە هەر لە سەرەتای دروستبوونی کانێکی ئاو کە سەرچاوەی دابینکردنی ئاوی ئەم مزگەوتەیە لە نێو مزگەوتەکە بوونی هەیە زۆر جار لە کاتی زستانان ئەم کانیە دەبوژێتەوە هەم جوانێکی بێوێنەی داوە بە مزگەوتەکە و هەمیش دابینکردنی ئاوی ئەم مزگەوتەیە بۆ گەشتیارانیش سوودێکی گەورەی هەیە خەڵک هەیە شەوانە لی دەمێنیتەوە ئێستا ئەو ژوورەوە سبلیتی لێە دوو سبلیتی خۆشی لێیە کاک عومەر لێکان سەفەرشی دەکەن لەگەڵ کاک زایری سەفەرشی دەکەن بە خەڵکەکەی دەڵێن کاکە گە دەنون هەڕوونەوە لەوێ جێ هەیە نیوەڕۆیان بۆ گەشتیاران ئەو گەشتیارێکی گەدەی یان فەقیرە نیوەڕان لێکوانە گۆشت و بری ساز دەکرێت ئەوە بە چەند کارمەندی خۆبەخش الحەمدولیلا ئەو خێرخوازیە بەڕێوە دەچی و ڕێزێکی زۆر لەو کەسانە دەگیرێن ئەگەر لێکوانە دێن لێکوانە میوان دەبن لە ڕووی گەشتیاران چونکە ڕاینە ناوچەیەکی گەشتیاریە مەشوای کردووە کە خەڵکانێکی زۆر سەردانی ئەم ناوچەیە بکەن لەگەڵ ئەوەشدا سەردانی ئەم مزگەوتەش بکەن هەم بۆ نوێژ و خواپەرستی هەم بۆ پشودان